بەسەرپەرشتی دکتۆر عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق و فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق چوارەمین کۆنگرەیی نێودەوڵەتی بۆ ڕاماڵەیینی هزری داعش و بە ئامادەبوونی 6 وڵاتی نێودەوڵەتی لە بەغداد سازدرا. لە پێشەچیدا چەندین لێکۆڵینەوەی بنبڕکردنی داعش پێشکەشکران بەهۆی ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو ئەم ڕێکخراوە توندڕەوە توانی بووی بیر و هزری گەنجان شێلوو بکە. جیهان لێرە کۆبوونەتەوە بۆ دژاتیکردنی ئەو فکرە تیرۆریستیە. لەو باوەڕەدام گرنگە بەشداربوونی ئەو هەموو وڵاتە لێرە هەروەها پەیامێکی ڕاگەاندنیشە بۆ دنیا کە جیهان لێرە کۆبوونەتەوە بۆ دژاتیکردنی ئەو فکرە ئیرهابیە تەکفیریە. لەم کۆنگرەیەدا وتەبێژی هێزەکانی هاوپەیمانان ئامادەبوونی خۆیان بۆ یارمەتیدانی عێراق دووپات کردەوە بۆ ئەوەی ئەم ڕێکخراوە توندڕەوە لە ڕەگ و ڕیشەوە بنبڕ بکرێن. ئەم لە کۆنفرانسی ساڵانەیە چارەیە دژی تیرۆری ئامادەنە ji بۆ پشتەوانیکردنا هێزن براینمایên Iraqê û ji بۆ hevparkirina zanyariyan bi wan re dak û Daeş carekedî nevegerta Iraqê. چوارەمین کۆنگرەی نێودەوڵەتی لە بەغدا سازدرا کە 2 ڕۆژ دەخایەنێ و ئەم کۆنگرە پەیامێکە بۆ هەموو جیهان کە عێراق خاوەن ئەزمموی لە ناوبردننی بیر و هزری توندڕەوەکانە و بەرامبەریش وڵاتە بەشداربووەکان وەک ڕێزدێنانێک ئامادەبوونی خۆیان بۆ عێراق دەربڕی. لە بەغداوە نەزار عەبدوڵڵا، دەنگی ئەمەریکا.